دیکتاتۆر سپایی داعشی ئێمە ئێوەن. ئەوە هاواری ملیۆنان شارۆمەندی خەباتکار و ئازار چەشتووی ئێرانەکە لە زاری خەڵکی ئابادانەوە دژ بە ڕژیمی جەهل و جەنایەت دەبیستێت. ئەو دروشمە واقعیە بینەر و بیسەر دەخاتەوە بیری بیرەوەریەکانی سپیدەی قولیان زیندانی سیاسی. ئەو هەوسوڕاوە بوێرەی بزوتنەوەی کرێکاری و مافی زیندانیانی سیاسی باس لە ئەشکەنجەی ژنێکی عەرەب دەکات لەلایەن جەلادەکانەوەکە ئەویان ئازارداوە و دەپرسێت داعشەکان لەکوێن. ئەمڕۆ خەڵکی جەسووری ئابادانیش هەر وەک سپیدا بەو دەستە و دایرە کۆنەپەرست و دژی ئینسانیە دەڵێن داعشی ئێمە ئێوەن ئێوە. بەبێ ڕاپەڕین و یەکگرتووی خەڵکی شارە گەورەکانی وەک تاران، شیراز، ئیسفەهان، مەشهەد، تەورێز، ورمێ، کرماشان و سنە و هیتر بەبێ یەکگرتووی و یەکدەنگی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەروەها بەبێ پشتیوانی معەلیمان و خانەنشینکراوان و بەشداری چالاکانەی ژنان و دانیشتوویان لە سەراسەری ئێران خەڵکی خوزستان ڕوبەڕووی سەرکوتی زیاتر دەبنەوە. پشتیوانی لە خەڵکی ئازار چەشتووی ئابادان و خوزستان ئەرکێکی ئینسانی و ئەخلاقیە. جەماوەری خەڵکی کوردستان کە بۆ خۆیان لەگەڵ زۆرترین سەرکوت و جەنایەتی کۆماری ئیسلامی بەرەوڕوو بوون خۆیان بە هاوبەش و هاوخەباتی خەڵکی خوزستان دەزانن و لەگەڵ بنەماڵەی گیانبەخت کردوانی خەڵکی خوزستان و دانیشتوانی شەریف و زەحمەتکێشی ناوچەکە هاودەردی دەکەن.